ئازیزان خۆشەویستانی من دیسانەوە سڵاو ئەمەلی سعید کوردتان لەگەڵ چەند ڕێنمایەکی نوێیە. زۆرترین پرسیار کە دەکرێت لەلایەن ئەو خوێندکارە بە ڕێزانەوە یاخود لەلایەن ئەو دەنگبێژانە یاخود لای هاوڕێکانمانەوە کە هەنێک جار پێویستیان بە ڕێنمایەکانی ئێمەیە دەڵێن ئەو پرسیارە دەکەن دەبێت ڕۆژانە چەند کاتژمێر ئێمە دەبێت ڕاهێنان بکەین یاخود گۆرانی بڵێن یاخود پرۆڤەکردن بە دەنگمان بە دەنگەژیەکان بە قوڕمان بە هەرچیەک بیکەین. زۆر لەو پرسیارە دووبارە دێتەوە. منیش ئەمڕۆ لێرەدا چەند ڕێنمایەکی ئاسانم بۆ هەڵبژاردوون تاکو هەموو لایەکتان سوودی لێ ببینن. لەگەڵ مابن ئەم ڤیدیۆ بزانم باز دەچێت. دەڵێم ڕاهێنان پاشانەوە ڕاهێنان، بەڵام پێویستە ڕاهێنانەکانمان بە تەندروستیی باشەوە بکەین. بۆ ئەوەی ئێمە پێویستمان بە دەنگمانە ئەمانەیە ببینە خاوەن دەنگەژەیەکی جوان و پاک و بێخەوش، با بە تەندروست بێ، با ئەو ئەنجامە جوانەمان بۆ دروستکە. بێگومان ئەگەر پرۆڤە و ڕاهێنان ڕۆژانە بکەن دڵنیا بن ئەنجامەکەی خۆتانەی بینن لە ئایندەدا ئەزانی ئەنجامەکەی چییە. بایەک ڕاستی ئەوەشتان پێ بڵم، هەموو یەکێک لە من لە ئێوە لە نازام لە گۆریان بێژ لە هەموو کەسێک لە دنیاە ئێمە ئەو ئاسا سەحرێمان پێنیە لە شەو ڕۆژەکە یەکدەم خۆشکین، لە شەو ڕۆژێکە ژێدەنگەکانی یەکێکە نەشازە پاکیکەینەوە، لە شەو ڕۆژێکە نازانم ببینە خاوەندەنگێکی زۆر باش و زۆر چاک و شتانە. نانەخێر هەموو شتێک بەڕاهێنانە بێت، هەموو شتێک بە ستێپ بای ستێپ بڵێن هەنگاو بە هەنگاو ئەگەر لەگەڵ یا بڕۆی زۆر دڵنیاتانەکەمەوە کە دەبنە خاوەن ژێدەنگیەکی زۆر باش کە بتوانن ئەدا بکەن لە کاتی گۆرانی بنە. ئێمە دەبێ ئەوە بزانین دەنگەژەکانیشمان بڵێن ئەوتارە سەوتیە ئەوانش هەر بەشی خۆی ماسوولکەن، پێویستیان بە ئیسراحەتە، پێویستیان بە ڕاهێنانە، پێویستیان بە پرۆڤەکردنە. بۆیە هەمیشە دەڵێم خزمەتی کە تاکو و خزمەتت کە، بەڵام دەبێ بە شێوەیەکی تەندروست و لە ڕاهێنان و لە گۆرانیوتنەکان تا ئاگاداری ئەوە بی بە شێوەیەکی تەندروست بێت. نەکە ئێمە هێندە ڕاهێنان یاخود بە ناشیاوی یاخود با بڵێن هێندە ڕاهێنانی زیادە بە قورتمان دەکەین یەک لەسەر یەک بۆ ئەوەی بریتە خاوەن ژێدەنگیەکی باش، بەڵام سیرەکەم لێم لاوە یان دەمتەنووسێ یاخود قورگ تێشێ یاخود ناتوانانی بە جوانی کارەکان ئەنجام بدەیت. لەبەرەوە تکایە ئاگاداری ڕاهێنانەکانت بە کە دەڵێن بە شێوەیەکی تەندروست بکە. بۆ نمونە ئەگەر بتەوێت تۆ لەگەڵ فرقەی ئۆرکسترایە لەگەڵ باندەکەتە گۆرانی دەڵێ یاخود لەگەڵ کەسێکە نازانم دەتەوێت پلانە چۆن بێ گۆرانی بڵێ. بۆ نمونە لە ئۆرکسترایە بەلایانی کەمەوە بێ لە ڕۆژێکە 5-6 سەعات لەگەڵ گروپەکەیە هەموو پرۆڤە بکەن. ئەوەی من لێرە باسیەکەمی تر نازانم لە کوردستان و لە شوێنەکانی ترە بەرنامەکانتان چۆن ئەمەیان نازانم. بۆ ئەوەی لە کاتێکا لەسەر ستێجا تۆ گۆرانی ئەڵێ زۆر بە ئینتلاقی و زۆر بە سیقەوە تۆ گۆرانی بڵێ پێویست بە هیچ هەڵە و نەشازێک نەکە. لەبەرەوە ئەزانم زۆر بەمان ئەتوانین ئەو توانایەمان هەیە، بەڵام هەنێکمان بە ئاسانی قوربمانە نووسێ لە کاتی گۆرانیتنە قوربمان یەکسەرە نووسێ. با من بەو کەسانە بڵێم کە بۆ هەموو یەکێکمان نەکرد بۆ تەنها ئەو چەند کەسێک کە نامەیان نردووە، چونکە وەکوتم ئێمە قوربمان ژێدەنگەکانمان ماسوولکەن تۆ بێ خزمەتی کەی تاک و خزمەتەکە نابێ هێندەشی لاکی کەی دوای نەتوانی گۆرانی بە بڵێ تۆ ڕاهێنانەکەی بۆی بیتە خاوەن ژێدەنگێکی زۆر باش نەکات دەنگێت بنووسێ لە دواییە. لەبەرەوە گۆرانیەک بێنە بۆ نمونە من ئەو گۆرانیە بموێ بە تەمام یاخود لە پلان مایە گۆرانێکە بڵێمەوە دێنم بڵێن لە سەرەتاوە گۆرانەکە کە ئەڵێم کۆپلەی یەکەمم جوان لەبەرە کۆپلەی دوومم جوان لەبەرە بوون منە بڵێن لە کۆپلەی سێمە نازانم میبی مۆڵێکی لەسەرەوە لێ یاخود ڕێکاربی مۆڵێکە چارەکە تۆنێکە بۆم نایە نەبرەیەکی تاوانە ئۆکەی ئەلێراوەستم ئەم بەرنامەکەم هێنە ئەم تۆزە باشە کۆپلەی یەکەم و دووەم هیچ کێشەم نێ لە کۆپلەی سێمە ئەم نەبرەیە کێشەم هەیە. لەبەرەوە بێنە پلان بەخۆدانێت بۆ نمونە تۆ کاتت هەیە 3 کاتژمێرت داناوە بۆ ئەم گۆرانیە لە ڕۆژێکا پرۆڤەی لەسەرکەی باشە هەموو 3 کاتژمێرەکە مەهێنە هەر لە ئەوە تازێتی گۆرانەکە بڵێرەوە نەخێت تۆ
پێویست ناکە بڵێن کۆپلەیەکەم و جۆم وەکوتم لەبەرتە لە کۆپلەی سێما کێشەتێ وەرە لەوەیە بچەقە لە کۆپلەی سێما بچەقە لەگەڵیا پرۆڤە بکە بۆی بە جوانی ئەدائیکی بۆی بە جوانی بتوانی دلیڤەریکەی بڵێن هیچ نەبێ جاری وایە 5 دقەیەک بە تەنها بۆ ئەو نەبرێدانێ لەو 5 دقەیە 15 جار 20 جار 25 جار دەتوانی بڵێیتەوە دڵنیاتانەکەمەوە ئەنجامێکی زۆر جوانت دەست ئەەکەوێت کە تۆ ڕۆژانە ئەگەر بۆ نمونە تەنها نەبرەیە کە بە جوانی بۆت نایەت وەرە پراکتیسی کە لەگەڵ یا دوای ئەوە دوای چوزانم بێجار 100 جار بە هەر کەسە بەپی توانای خۆی بەپی گوێچکەی خۆی کە پراکتیسەکە تا چەند گۆرانی بە تاواتی وەرەگرێ یەک خاڵی گرنگ هیچ جارێ پشتگوێی مەخە ئەویش خڵاپۆڵاینەکەی گۆرانی وتنە هەناسەدانە چۆن بتوانانی کۆنتترۆلی کرد هیچ کاتێ لە بیری مەکە وەکە و خاڵی پێشتر کە باسم کرد وەرە هەنگاو بە هەنگاو ئێمە ئەم کاران ناکەین ئەگەر هەڵە نەبم پندێکی کوردی هەیە کە دەڵێ ئەگەر ڕاوچی لە یەک کاتا بیوێ ڕاوی دوو کەروێشکا کە هیچیانی بۆ ناگیرێ ئەمە زۆر ڕاستە فعلەن تۆ ئەگەر بتەوێ لە یەک کاتێوێ گۆرانەکە لە بەرکەی ئەگەر بتەوێ قەڵاپەڵاینەکەی هەناسە بکەی ئەگەر بتەوێ شعرەکە لە بەرکەی ئەگەر بتەوێ ئیقاع ئاگا لەبێ ئەوە نازانم کۆمەڵەشتی تر هەیە هەمووی بەسەرێکەوە ناتوانانی بۆیە وەرە سەرەتا کە دەست پێکەی هەمووی هەنگاو بە هەنگاو بێ گۆرانەکە بنووسەرەوە شعرەکەی لە بینەکانیا هەناسەی دیاریکە ئەمە بۆ خۆی هەنگاوێکە پاشان وەرە ئیقاعەکەی گوێ لە ئیقاعەکەی بگرێ وەرە بزانە لەکووا هەڵە زۆر تەکید نیت زۆر دڵنیانیتەوە لە نەبرەکە وەرە لەوەیانە تەمرینێکی زۆر بکە لەویا بچەقە لە کاتی تەمرینکردن ئەمە بۆ خۆی سەرکەوتێکی زۆر باشە لە بنی تۆ دێنی هەڵەکانی خۆ دیاریەکەی کە مرۆڤیش بەسەر هەڵەکانی خۆیان ڕۆشتۆ دڵنیا بە دوایی ئەنجامێکی زۆر جوانی دەستەکەێت لە کۆتاییدا ومێ دەکەم لەم ڕێنمای ئامۆژگاریانە سووتان وەرگرت بێ ئەوەتان بیر نەچێ وەکوتم ڕاهێنان و پرۆڤەکردن بە دەنگەژەکانتان بۆی خزمەتتان کە نەکو نەخۆشی بخەن لەبەرەوە کە ئەڵێم ڕاهێنان پاشانەوە ڕاهێنان بەڵام لە بینی هەموو ڕاهێنانەکانە برێکێ وەرگرە تکایە ئاگاداری دەنگەژەکانتان کەن تکایە وەرزی پاییزە بەرەو سەرما دەچین با هیچ نەبێ ئەگەر بۆ فەنتازیا شتێک ناچێتەوە بە هەمیشە قوڕبێ شتێکت لە ملابێ کە دەچیتە دەرەوە ومێ دەکەم سووتان لەم ڤیدیۆش بینی بێ ڕێزی ئەمەلی سعید کوردە قوبوڵکەن سەبسکرایبی چەناڵەکەم کەم ئەمەلی سعید کوردە بەنیازی دیدار تا ڤیدیۆیەکی تر